پتر لە 120 ساڵ بەر لە ئێستا فەرموویەتی لە بیرم دێ سولەیمانی کە دارولمولکی بابان بوو نەمەحکومی عەجەم نەسوخرەکێشی ئالی عوسمان بوو لەبەر قاپی سەرا سەفیان دەبەست شێخ و مەلاو زاهید مەتافی کەعبە بۆ ئەربابی حاجەت گردی سەیوان بوو. ئەمڕۆ با سپۆنسەری دەستگای میدیایی کورسات و لە هۆتێلی گراند میلینیۆمی شاری سلێمانیەوە نە شێخ و نە مەلاو نە زاهید و نە بەردەرکی سەرا بەڵکو لێرە پزیشکان و زانستخوازان کۆبوونەتەوە و دایانەوێت لە سێهەمین کۆنفرانسیانە ئاستی زانستی خۆیان باشتر و سەروەتر بکەن. هەندێک دایەن و هەندێک کەس هەیە کە بەردەوام پشتگیری ئەم جۆرە چالاکی زانستیاناکەن و دایانەوێت ئاستی تەندروستی و زانستی لە کوردستانە بەرەو پێش بڕوە کە لە لووتکەی ئەم هەڕەمە تەندروستیە لە کوردستانە بەڕێز دکتۆر ڕەکەوتی وەزیری تەندروستیە کە بۆ خۆی پزیشکە و پێشتر لە شاری سلێمانی کاری کردووە و ئەمڕۆ خزمەتی هەموو هاوڵاتیانی کوردستانەکە لە 8مین ساڵی کارکردنیە. بەخێر بێتەوە دکتۆر. بەخێر بێت دکتۆر ڕەکەوت. زۆر سپاس کار دکتۆر، زۆر سپاس دکتۆرێکە ممنونم. دکتۆر ڕەکەوت پێمان بڵێیت ئەم جۆرە کۆنفرانسانە چۆن سوودی ئەبێت و کاریگەری ئەبێت لەسەر وەزارەتی تەندروستی بەگشتی. زۆر سپاس پێشەکی سڵاو بۆ ئێوە، سڵاو بۆ هاوکارانتان، سڵاو بۆ بینەرانی شاشە ڕنجینەکەی کورسات. دیارە ئەم جۆرە کۆنفرانسانە بایەخی ئێجگار زۆری هەیە. بە تایبەتی ئەمڕۆ من خۆشحاڵ بووم کە ژمارەیەکی زۆر لە پزیشکانی دەرەوەی هەرێم، پزیشکانی ئەوروپا، پزیشکانی کورد و پزیشکانی بیانیش کە لە ئەوروپان هاتوونەتەوە بۆ ئەم کۆنفرانسە، نەک لە ئەوروپا بەڵکو لە هەند و لە وڵاتەیە گرتوەکانی ئەمریکاش، بۆ ئەوەی کە لەم کۆنفرانسەمدا بەشدار بن، بۆ ئەوەی کە کۆمەڵێک توێژینەوەی زانستی و کلینیکی باس بکەن و پزیشکانی کوردستان ئاشنا بکەن بەو گۆڕانکاریانەی کە لە جیهان و لە دنیای تەندروستیدا لە دنیای زانستان ڕۆدا. دیارە بەڕاستی من ئەمڕۆ خۆشحاڵ بووم کە بینیم پزیشکانی کوردستان شانبەشانی پزیشکەکانی ئەوروپا و هەرێمی دەرەوەی هەرێم بەشدارن لە توێژینەوەکاندا، بەشدارن لە پێشکەشکردنی بەحسەکانیان و پێشکەشکردنی ڕسێرچەکانیان. دیارە ئەم توێژینەوانە بایەخی کلینیکی بۆ ئێمە هەیە، وەکو وەزارەتی تەندروستی بایەخی بۆ ئێمە هەیە کە ئێمە بتوانین لە پراکتیکەڵی نەخۆشخانەکانمان و ڕۆژانەدا ئەم توێژینەوە تازانە پێشکەش بە وەکو خزمەتگوزاری پێشکەش بە نەخۆشەکانمانی بکەین. بۆیە ئەمە من پێم وایە ئەمە حەدەسێکی گەورەیە یاخود ئیڤێنتێکی گەورەیە و شاری سلێمانی شاری ڕۆشنبیری و شاری زانستی و هەردەمیش کە بەڕاستی تەندروستێکی باش و لووتکەی هەبووە، بۆیە کە ئەو ژمارە زۆرە ئەمەوێت دەستخۆشیش بکەم لە وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆی سلێمانی و کۆلێجی پزیشکی و مامۆستایانی ئەم کۆلێژە کە هاوکات پزیشکی وەزارەتی تەندروستیشن و بەردەوام بن لەم جۆرە کۆنفرانسانە. بەس بەڕاستی ئەمە خۆی لە خۆیدا بەرزی و گەورەی ئاستی کۆلێجی پزیشکی لە سلێمانی پیشانەدات. دکتۆر ڕەکەوت من لە جگە لە بابەتی کۆلێژی پزیشکی کە بەروپێشچوونیشی باشی بە خۆی و بینیوە بە تایبەتی لە کۆنفرانسەکە کە هەم جەنابی ڕاگری کۆلێژی پزیشکی هەم وەزیری خوێندنی باڵا ئاماژیان بۆ دەکە خەریکی سیستەمی لێسترن کە پاش جەنابەت ئەو میوانی ئێمەیە بڵێ سەرش کۆنفرانسەکە دکتۆر کۆسەر قسەمان بۆکە، بەڵام لە بواری پراکتیکی لە سوودی بۆ نەخۆشخانەکانە بە ڕوانین لە ئەجەندای بەردامەکە. بۆ نمونە ئێستا لە دنیاە باوترین هۆکارەکانی بردن کە نەخۆشیەکانی دڵ و نەخۆشیەکانی بۆرەکانی خوێنەکە خۆی لە جەڵتەکانی دڵ و جەڵتەکانی دەماخوانی ترابینێتەوە. لەم بابەتە وەزارەتی تەندروستی چۆن دەتوانێت لەم کۆنفرانسە سوودمەند بێ بۆی کە ڕێژە و ژمارەکانی مردن لە کوردستانە بۆ نەخۆشیانە کەم کاتەوە. دیارە قسەکەی تۆ تەواوە، قسەکەت ڕاستە کە نەخۆشیەکانی دڵ بە تایبەتی بڵین جەڵدەی مێشک و دڵ یەکەم سەبەبی مردنن لە کوردستانیشدا. تەمان ئەو توێژینەوانی کە لەم کۆنفرانسەدا پێشکەش دەکرێت، ئەم توێژینەوانە دواتر هەم پێشکەشی وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی دەکرێت. هەروەها ئەم توێژینەوانە دەکرێت بە لێکچەر و دەکرێت بە مەنهەج بۆ خوێندکارانی کۆلێجی پزیشکی. بۆیە من پێم وایە کە ئەم جۆرە توێژینەوانە گۆڕینی جۆری چارەسەری لێبەدیدێت، هەروەها چۆنیەتی خۆپاراستن لەو جۆرە نەخۆشیانە، چکە بەڕاستی
خۆپاراستن پێش چارەسەرە. بۆیە من هیوادارم کە هەم سەرۆکی کۆنفرانسەکە و هەمیش مامۆستایانی کۆلێج و ئەوانەی کە توێژینەوەکان کردووە هەماهەنگ بن پێشتری شەر هەمان بوون لەگەڵ تەندروستی سلێمانی و وەزاری تەندروستیە بۆ ئەوەی کە ئەو توێژینەوانە پێشکەش بە ئێمە بکەن بۆی ئێمەش بتوانین لە چارەسەری نەخۆش و لە نەخۆشخانەکانماندا جێبەجێ بکەین. بەڵێ دکتۆرەکەوت ئەگەر لێرە توێژینەوەیەک باسکرا پێویستی بە ئامێری پزیشکی و بابەتی پزیشکی بوو ئێوە چۆن دەسەکەن بەوەی کە بیکەنە بواری پراکتیکیەوە ئایا ئەتوانن ئەو شتانە چییە کە ئەیکەن؟ طبعاً ئێمە زۆربەی نەخۆشخانەکانمان نەخۆشخانەی فێرکارین و کۆلێجی پزیشکی زانکۆی سلێمانی و هەموو ئەو پەیمانگا و کۆلێجە پزیشکیانەی کە هەیە هەمووی نەخۆشخانەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و وەزارەتی تەندروستی بەکاردێنن و سوپاس بۆ خۆش زۆربەی زۆری کەلوپەلەکانی ئەوەی کە پێویستە بۆ چارەسەری نەخۆش لەبەردەستە سەر ڕای قەیرانیش هەرچەندە قەیران تەواو بوو بەڵام ئێمە توانیمانە زۆربەی زۆری پێداویستەکانی نەخۆش دابین بکەین و بەردەوامیش لە هەوڵداین بۆ ئەوە و چەند نەخۆشخانێکی پێشکەوتوش لە هەموو بوارەکاندا چ لە بواری دڵ و بۆریەکانی خوێن چ لە بواری هەرس و جگەر چ لە بواری چاو چ لە بواری نەشتەرگەری لە هەموو بوارەکاندا نەخۆشخانەی گەورە و باش چ لە پارێزگای سلێمانی و لە هەرێمی کوردستان هەیە بۆیە هەر توێژینەوەیەک بۆ ئێمە ببێت داوا بکرێت و ببێتە چارەسەر بۆ نەخۆشەکانمان بێت و دڵی ئێمە هەوڵ و هیمەتی خۆمان نەخەینە گەڕ بۆ ئەوەی ئەو داوایانە جێبەجێ بڵێ ئەمە هیوادارین ئەگەر پێویستی بە ئامێرێکی با بڵین گرانبەها بێ پێویستی بە ئامێرێکی دەگمەن بێ کە لە ناو کوردستانە نەبێ ئێوە بتوانن لە ڕێگەی ئەم توێژینەوانە و لە ڕێگەی زانکۆکانی تری با بڵین دەرەوەی کوردستان بتوان هەمانگیدان هەبێ و بیکڕن. ئێمە هیوادارین و ئیشەڵاش هەوڵی بۆ دەین. دکتۆر ڕێکەوت من ئەگەڕێمەوە دەربارەی هۆشیاری تەندروستی و ڕۆلی گرنگی ئەو لەو بابەتەیە بۆ نمونە لە کڕنیەوە ئەمرە گرانبەهانی کە هاوکارم دکتۆر چرا ئاماژەی پێدا و ئەو توێژینەوانی کە باس کرا بەڵام دەکرێت هەر بگەڕێنەوە بۆ هاوکارەکانی مردن کە ئەمانە ڕاگەاندن ڕۆڵیشی بەرچاوی هەیە لە کەمکردنەوەی ئەم بابەتەیە و دەستگای میدیای کورسات کە ئێستا سپۆنسەری ئەم جۆرە ئیڤێنتێ و بە درێژایی 10 ساڵی ڕابردویان 20 ساڵی ڕابردوو لەگەڵ جەنابەت و لەگەڵ وەزیرەکانی پێشتریش کاری کرد و هەر بۆ نمونە لە پشتی ئێمەوە لۆگۆی و بەرنامانە هەیە کە بۆ نمونە بەرنامەی دە دۆکتەرز کە هاوکارم دکتۆر چرا لەگەڵ دکتۆر ئاوات و دکتۆر دێن و دکتۆر گەشبین پێشکەشیەکەن و کلینیشی بنەوشەکە بەشێکە لە بەرنامەی بنەوشەکە دکتۆر شاناس ئەرکی ئامادەکاری کردو ژنان و مناڵبوون کە ترکیزان لەسەرەوەی و منیش وەک پێشکەشکاری بەرنامەی چارە لە خزمەتی جەنابەت و بینەرانە حەزەکەم جەنابەت تیشکی بخەیتە سەر ڕۆڵی میدیا و ڕۆڵی دەستگای میدیای کورسات لەم بابەتە چۆن توانیوەتی خزمەتکە کرێت چی بکەین ئێمە بۆ پشتگیری ئەم جۆرە بۆنانە. پێش هەموو شتێ من ئەمەوێت دەستخۆشی لە میدیای کورسات کەم لە دەستگای میدیای کورسات کەم من بە درێژایی تەمەنی وەزیفیم کە زیاتر لە نزیکەی 23 ساڵە وەکە هەموو زۆر بەشی لە کارژێری تەندروستیە ئیشم کردووە زۆربەی توانم بڵێم لە هەموو هەڵوێستەکانە لە هەموو ئەزمەکانە لە هەموو بڵاوکراوەکانە دەستگای میدیایی کورسات پاڵپشتی وەزارەتی تەندروستی و پاڵپشتی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بۆ و هەردەم بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی دەستگای کورسات و ئەو بەرنامە تەندروستیانەی وەکو بەشێک لە خۆی داناوە بۆ ئەوە بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی زۆر جار ئێمە لە کاتی بڵاوبوونەوەی هەندێک نەخۆشی وەکو ئەنفلۆنزای باڵندە وەکو کۆلێرا وەکو هەندێک نەخۆشی تر دەستگای میدیای کورسات دەرگا کراوە بوون بۆ ئێمەوە هەر داواکاریەکمان هەبووە هەر شتێکمان ویستووە یەکسەر بۆیان جێبەجێ کردوون و بەڕاستیش ئەو سێ بەرنامەیە کە بە ڕێزت ئاماژە پێدا جێی شانازی ئێمن و کۆمەڵێک ڕێنمایی و کۆمەڵێک زانیاری گرنگ بە تاشی کوردەدەن بۆیە من لەم شاشە ڕەنجینەوە داوا لە بینەرانی کورسا دەکەم داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان دەکەم کە سەیری ئەو بەرنامەیانە بکەن ئەو بەرنامانە سوودی زۆری هەیە بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی. بەڵێ دکتۆرەکەوت ئێوە هەمانگیتان هەیە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا هەمیشە بۆ ئەوی کە ئەگەر توێژینەوەیەکی تازە بکرێ سەنتەری توێژینەوەتان هەبێ بۆی کە هەمیشە بەرەو پێش بچن و هەوڵ بن کە زانکۆی سلێمانی لە زانکۆکانی با بڵێن جیهان بێت. ئێمە نەک هەمانجیمانێ ئێمە توانین بڵین لە بواری پزیشکیدا
یەک وەزارەتین چکە هەم مامۆستاکانی ئەوان لە نەخۆشخانەکانی ئێمە داوامەکەن خوێندکارەکانی خوێندنی باڵا لە نەخۆشخانەکان و بنکە تەندروستیەکانی ئێمە ڕاهێنانۆکرێن و خوێندکارەکان و پزیشکەکانیش کە تەواو ئەبن دێنەوە لە دەستگاکانی وەزارەتی تەندروستی دادەمەزرێن بۆیە هەماهەنگی تەواومان هەیە لەگەڵ بەڕێز وەزیری خوێندنی باڵا و زانکۆی سلێمانی و هەموو کۆلێژە پزیشکیەکان و هەموو ئەو توێژینەوانە دەکرێت لەسەر نەخۆشان و لەسەر بەدەستگاکانی وەزارەتی تەندروستی و نەخۆشخانەکانی وەزارەتی تەندروستی دەکرێت و ئەو توێژینەوانش کە پێشکەش دەکرێت بە دڵنیاییەوە بەڵێ وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەری تەندروستی سلێمانی سوودی لێ دەبینێت و ئەگەر توێژینەوەکە بوو بە بڕیار و بووە بە ئەوەی کە لە چارەسەری نەخۆشا بەکار بێت بەڵێ ئێمە بە دڵنیاییەوە بەکارمان دواتریش هاوڵاتی سوودمەندی یەکەمە بەڵێ هاوڵاتی سوودمەند دەبێ و بێگومان ئەو ئاستە تەندروستی کە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی هەیەی بەهۆی ئەو توێژینەوە و بەشێک بۆی ئەو توێژینەوە و ئەو ژمارە پزیشکە و ئەو پێشکەوتنە زانستیەوە بۆ نمونە مەسەن کە خەڵک جێت ئەڵێت کە توێژینەوەکان ئەڵێن تەندروستی کوردستان 4 قات بەقەر تەندروستی عێراق باشە یا لە هەندێک داتایە تەندروستی کوردستان وەکو تەندروستی وڵاتێکی وەکو ئوردن وایە ئەمە هەمووی بەو توێژینەوانە و بەو مامۆستایانەوە بە هەوڵ و هیمەتی هەموو لایەکە دکتۆر ڕێکەوت لێرە ئەمەژە بە شتێک مەسە بۆ نمونە پێشتر باسمان کرد لە بواری خوێندنی بەراییە یانەوەی کە بەزمانی دیسپیوتە ئەندەرگراجویت کۆلێژی پزیشکی بەرپرسی یەکەمی ئەم بابەتەن کە 2000 بەشێکی ڕاهێنان و ڕاهێزانەکانی لە ناو نەخۆشخانەکانی ئێوەیە بەڵام خوێندنەکانی پاشترە بۆ نمونەوەی کە پێیان دەوترێت پۆست گراجویت ستادیز کە بابەتی دیپلۆمی باڵا و ماستەر و بۆرد کە ئێستا بڵێن لە هەمویان زیاتر کاری لەسەرەکرێت ئەوە تا ڕادێکی زۆر پەیوەندی بێ لە دیاریکردنی کورسەکانە بەڵام دیاریکردنی بابەتی زانستێکی لەسەر ئەوانە سازدانی ئەم جۆرە کۆنفرانسە لە شاری سلێمانی وەک چۆن سلێمانی پایتەختی ڕۆشنبیری کوردستانە ئەکرێ سلێمانیش بکە بە پایتەختی تەندروستی و توێژینەوەی زانستی تەندروستی بە تایبەتی لە بواری پۆست گراجویتە لە پاش دەرچوونە من پێم وایە سلێمانی هەنگاوی بەرچاوی ناوە لە بواری تەندروستیاوە ئەو هەنگاوانش ئەوانەی کە مەسەرەن هەر قسە نییە بەڵکو داتایە مەسەرەن تۆ کەیت تەقیمی تەندروستی وڵاتێک یا هەرێمێک یا شارێکەکەی بە داتایەکەی ئایا ڕێژەی مردنی دایکی دووجیان چەنە لە 100,000 دایکە چەند منداڵ چەند دایک مردووە لە ئایا ڕێژەی منداڵی خوار 5 ساڵ چەنە ئایا ڕێژەی منداڵی خوار 1 ساڵ چەنە ئایا معدەلی تەمەن چەنە ئایا یەکەم سبەبی مردن لە نەخۆشیەکان چی ئەمانە هەمووی وات پیشانەدا کە بەڵێ تەندروستی سلێمانی و تەندروستی کوردستان لەسەر ڕێگایەکی ڕاستە سەبارەت بەوەی کە من داوایەکم هەیە لە کۆلێجی پزیشکی و لە زانکۆی سلێمانی و لە وەزارەتی خوێندنی باڵا کە پزیشکەکان بەڵێ لە مەسەلەی زانستی و لە مەسەلەی ئەو محازرانی کەوەرێکن لە بواری زانستیا زۆر باشن بەڵام پێم وایە ئەبێ زیاتر ئێمە ئیتیمان بین بە بواری سکیل یاخود کۆمیونیکیشن سکیل چۆنیەتی پەیوەندیکردن پزیشکەکان بە تایبەتی گەنجەکان لەگەڵ نەخۆشەکانە لەگەڵ سەر و خۆیانە لەگەڵ مامۆستاکانیانە لەگەڵ کارمەندانی تەندروستیا بۆی ئێمە بتوانین زۆر جار زانستی پزیشکەکە زۆر تەواوە و ئەو زانستەی کەوەری گرتووە لە کۆلێژا زۆر تەواو بەڵام چۆنیەتی پەیوەندیکردن و چۆنیەتی گەیاندنی ئەم زانستە بۆیە پێم وایە ئێستا کۆلێجی پزیشکی و وەزارەتی خوێندنی باڵاش ئیش لەسەرەوە بابەتە دەکەن چۆنیەتی گەیاندنی چۆنیەتی پەیوەندیکردن لە بینی پزیشک و نەخۆش و کارمەند و مامۆستاکانیانە. بەڵێ دکتۆر هەڵگورە ئەو پێشنیارێکە کرد سلێمانی ببێتە پایتەختی تەندروستی تەوان شتێکی زۆر باش بوو دڵخۆشکەرە من لێرەوە دڵم پێی خۆش بوو. دکتۆر ڕێکەوت لێرە لەم کۆنفرانسانەیە ئەکرێت نەشتەرگەریەکی با بڵێن دەگمەن باسکرا بێت یاخود شتێک کە لە ناو کوردستانە نەکرێت و دوای ئەم کۆنفرانسە چکە ئەمە سێمین کۆنفرانسە وەکو ئەزانی دوای ئەم کۆنفرانسانە کرابێت ببێتەوەی ئەوەی کە ژیانی هاوڵاتیان ئەگەر بین 5 ساڵ بین سەیری تەندروستی کەین مەسەلەن من لە 1970ەوە بڵێن کۆلێجی پزیشکیم تەواو کردووە تا 2000 تقریبا 22 ساڵە 5 ساڵ ئەبینم کە زۆر گۆڕانکاری لە خزمەتگوزاری تەندروستی هەبێ و زۆر ئامێری پێشکەوت و زۆر نەشتەرگەری پێشکەوت و زۆر دکتۆری مثلەن مستەوای بەرز و بڵین کە پۆست گراجوێتەکەی زۆر بەرزە دەرەکەوێت بۆیە پێم وایە زۆربەی زۆری ئەو نەشتەرگەریانەی کە مثلەن لە ساڵەکانی
نەوەکان و یاخود هەشتاکانە لە سلەیمانی خەو بوو یا ئەستەم بوو ئێستا زۆربەی زۆری لە شارەکەی ئێمە ئەکرێ و لە کوردستان ئاکرێ و ئێستاشمان ماوە ینی ئێمە نەگەشتوینێتە کۆتایی ئێستاش ماوەشکا مەسەلەی زانستی پزیشکی زانستێکە کە بەردەوام لە گۆڕاندایە بەردەوام لە پێشکەوتندایە بۆیە ضرورەتی بەردەوامبوونی ئەم کۆنفرانسانە زۆر زۆرە و دەبێت ئەو زانستەی کە لە ئەوروپا و لە وڵاتانی پێشکەوتوو هەیە بەهۆی ئەم زۆرە کۆنفرانسانەوە بگەڕێتەوە بۆ پزیشکانی ئێمە بە تایبەتیش دوای ئەوەی کە شەرنی هەموو پزیشکێک بتوانێت بەشدار بێت لە کۆنفرانسەکانی ئەوروپا و وڵاتە پێشکەوتوەکانە بەڵام کە ئەو پزیشکانەیەنە ئێرە ئەمە ئاسانترە و زۆربەی زۆری پزیشکان دەتوانن بەشدار بن. جا لە من لەوێ پێم خۆشە مادام کە تو ئاماژەت بۆ دەکە دڵت بەو پێشنیارە خۆش سەرنجی جەنابی وەزیر و گەنەرانیش بۆ ڕابکێشم کە تەنها لە ساڵی 2010 2,605,400 هاونیشتیمانی لە نەخۆشخانەکانی سلێمانی لە مەڵبەند و بنکە تەندروستیەکانی سلێمانی سوودمەند بوون لە خزمەتگوزاری و چارەسەری تەندروستی کە ئەمە ڕۆڵی هەمویانی تێدایە بە کارمەندان و بە پزیشکان و بە ڕێزانی تەکنیکی و کارگێڕێەوە و جگەلەوەی کە مەسەڵەن جەناب دکتۆر ڕێکۆ پێشتر لێرە بەڕێوەبەری گشتی بووە لە شاری سلێمانی ڕۆڵی دکتۆر میران محەممەد عەباسی بەڕێوەبەری پێشووی گشتی تەندروستی و ڕۆڵی ئێستای دکتۆر سەڵاح هەورامی کە ئەویش ڕۆڵی خۆی هەیە لەم بابەتە و سەرباری ئەوەش ئەمە سەرنجی جەنابش بۆ ڕاکێشم و بینەرانیش کە نەخۆشخانەی هیواشێک لە نەخۆشخانەکانی شاری سلێمانی بۆ بە سنتەری شەرپەنجە بۆ هەموو عێراق کە لە هەموو عێراقەوە ئازامیش جێگەی سەربەرزی و شانازی جەنابی دکتۆر ڕێکەوتیشە کە خزمەتگوزاری A to Z ئەلیف تا کویا لە نەخۆشخانەی شوکو هیوایە بە خۆڕایی پێشکەش دەکرێت سەرباری کە لە زۆرێک لە نەخۆشخانەکانە خزمەتگوزارەکانیان خۆڕایینیان سعرێکی ڕەمزی وەرەگیرێت. جا دکتۆر ڕێکەوت ئەم ژمارانە بۆ نمونە 2 ملیۆن کەس 2,650,400 سەردامە پەیامەری وەڕوەتی گشتی تەندروستی سلێمانی ئەمە ئەوە نیشانەکە لە سلێمانی خەڵک زۆر نەخۆشە یان ئەوە نیشانەکە لە سلێمانی خەڵک زۆر متمانی بە نەخۆشخانە و بە دکتۆر و بە چارەسەرەکان هەیە. ئەو 2 ملیۆن ئەوەنە سەردانە ئەوە سەردانی نەخۆش نییە ئەوە چالاکیە چالاکیە تەندروستی سلێمانی یاخود تەندروستی کوردستان هەر چالاکی بۆ نەخۆش پێشکەش ناکە بۆ نمونە مەسەڵەن منداڵێک کە دەچێت لە بەرنامەی کوتانە لە یەکەم هەفتەیە کوتانی بۆ کرێت لە 2 مانگا بۆ یەکرێت لە 4 مانگا بۆ یەکرێت لە 6 مانگا بۆ یەکرێت لە 9 مانگا بۆ یەکرێت لە 2 ساڵا بۆ یەکرێت لە 5 ساڵا بۆ یەکرێت ئەمە هەمووی چالاکیە مەسەن دایکێکی دووجان کە ئەچێ خۆنەخۆش نییە دایکێکی دووجان بەڵام ئەچێت مەسەن بۆ نمونە فەحسی خوێنی بۆ کرێ پستانی خوێنی بۆ گیرێ وەزنی ئەکرێ ئەمانە هەمووی چالاکیە ئەو چالاکیە شەرنی ئەوانە نەخۆش بن کەواتە تەندروستی تەنیا من یەکێ لەو کەشتانی کە شانازی پێوەکەم لە کوردستانە مەسلەی بەرنامەی خۆپاراستنە خواپاراستن لە چی واتە کوتان واتە چاودێری دایکی دووکیان واتە چاودێری گەشەی مناڵ و ئێستا چاودێری نەخۆشیە گوازراوەکانیشمان دەست پێ کردووە کە پستانی خوێن و شەکرێ بۆ ئەوەی کە زوو تۆ تەشخیصت کرد نەکو لە کاتی دەرکەوتنی ماکەکانە تۆ بەرزی خوێن و شەکرە تەشخیصکەی بۆیە ئەو بەرنامانەمان ئەو بەرنامانن کە ئێمە شانازیان پێوەکەین بەرنامەکانی خۆپاراستن لەبەرەوە کە ئاڵێ 2 ملیۆن و ئەوەندە نەخۆش نییە 2 ملیۆن ئەوەندە چالاکی و سەردانە ئەمە جگە بۆ نمونە نەخۆشێکێتە لیژنەی پزیشکی ئەوە چالاکیە نەخۆشێک گەشێتە پزیشکی دادوەری ئەوە مەسەن چێت بۆ مەسەن تەقدیری تەمەن ئەمانە هەمووی چالاکین باشە لە هەموو با بڵێن بوارەکانە خزمەتی گەاندوە بە هاوڵاتیان ئەو خۆپاراستنی تۆ باسی کرد زۆر گرنگە لەبەرەوە گەر خۆپاراستن هەبێت بێگومان دوایی مەجبور نابین با بڵێن ناچار نابین کە چارەسەر هەبێت و تێچوویەکی زۆرتری هەبێت و هاوڵاتیان زەرمەندتر بن. دکتۆر جا لێرە سوپاس بۆ دکتۆر چاکە ئەوەی کرد هەر ئەم ژمارەی کە بۆ جەنابتم خوێندەوە بە نەخۆشی داخڵ بوو ئامارەکە بێمە گەیشتووە لەبەرەوە ئەو ڕوونکردنەوە بۆ ئێمە باش بوو دەگەڕم و بابەتی کۆنفرانسەکە چۆن کۆنفرانسێکی هاوشێوە هەر بۆ نمونە ئێستا لێرە ئەوەی کە زۆر جێگەی داخە ئەوەیە کە دایک لەسەر منداڵ بمرێت لە کاتی لە دایک بوونە بەڵام ئەمەش ڕێژێکی ستاندەری هەیە لە هەموو جیهانەکە بە خۆشحاڵە لە وڵاتی ئێمە بەراورد بە جیهان زۆر کەمە چونکە لە شارێکی وەکو سلێمانی لە ساڵی 2010 تەنها یەک دایک بەسەر منداڵ و مردووەکە ڕۆژانە زیاتر لە 50 تاکو 150 مناڵبوون دێتە دنیا جا ئەمە بگەڕم بۆ بابەتی کۆنفرانسەکە چۆن دەکرێت کۆنفرانسی هاوشێوە لە ڕێککردنەوەی داتای لەم شێوەیە لە دروستکردنی داتای لەم شێوەیە لە کەمکردنەوەی ڕێژەکانی مردن و لە زیادکردنی ڕێژەکانی ژیانە ڕۆڵی هەبێت. طبعا من
حەزەکەم شتێک بڵێم ئێمە شەرنی هەموو ئەو کۆنفرانسانەی کە ئەیکەین هەموو ئەو داتایانەی کە شیکردنەوەی بۆکەین بدەینە ڕاگەاندن بۆ نمونە ئەو داتایی کە تۆ باسیەکەیت ئەو داتایی کە تۆ باسیەکەیت مەسەرەن مردنی دایکی دووجان ئێمە ساڵانە لە بەشی خۆپاراستنی تەندروستی بەشێکمان هەیە چاودێری ئەو دایکی دووجانەکە هەروەها لە نەخۆشخانەی مناڵبوون بەشێکمان هەیە بەو بابەتەوە یەن باسیەکەن مەسەن ئەڵێن لە 100,000 دایکە چەند منداڵ مردووە چەند دایک مردووە ئەگەر ڕێژەکە مەسەن لە خوار ستاندەردی جیهانیەوە بوو مەسەن لە زۆر وڵات لەوانەیە بگاتە 50 و 100 و ئەوانە لە زۆر وڵات وەکو وڵاتانی پێشکەوتوی ئەوروپا لەوانەیە لە خوار پێنجەوە بێ لە وڵاتی ئێمە زۆر جار لە خواردەوەیە ئەمە ئەوە ئەگەیەنێت کە ئێمە ئەو شیکردنەوەی بۆ داتاکانەکەین حاڵەت بە حاڵەت مردن بە مردن ییت تو ئایا ئەمە بەهۆی نەبوونی کەلوپەلەوە بووە بەهۆی نەبوونی پزیشکەوە بووە خوا نەخواسە بەهۆی کەمتەرخەمیەوە بووە هەموو ئەوانە دراسە دەکرێت بۆ ئەوەی ئەو غەڵەتانە یاخود ئەو کەم و کوڕیانە دووبارە نەبێتەوە بۆیە ئێمە بەردەوام لە شیکردنەوەی داتاکانمانین بۆ نمونە لە مردنی دایکی مناڵی خوار 5 ساڵ مناڵی خوار 1 ساڵ ئەگەر دیقەتیش بێ ئیمپروڤمنت هەیە یعنی باشبوون هەیە بۆ ئێمە لە ساڵی 2011 ڕێکخراوی یونیسف لەگەڵ وەزارەتی پلاندانانی عێراقیە هینێکی کردووە پێوەرسازیێکی کردووە مەسحێکی کردووە پێوترێت میکس بەڵێ ئەو میکسە کە یەک لە 2017 دووبارەی کردوێتەوە ئەبینێت سەیرەکات گۆڕانکاری زۆر بووە ژمارەکانی مردنی دایکی دووگیان ژمارەکانی مردنی منداڵ ژمارەکانی مردنی منداڵ خوار 5 ساڵ و 1 ساڵ بەرزبوونەوەی معدەلی تەمەن ئەمانە هەمووی لە ساڵی 2017 باشترە لە 2011 کەواتە ئەمە بە چییە؟ بە باشبوونی کارژێری تەندروستی بە باشبوونی زانست بە دوواداچوون بە لێکۆڵینەوە بە توێژینەوە بۆیە ئەو داتایانە لە ساڵی 2010 باشتر لە 2011 ئەمە لە کاتێکدایە کە ئێمە لە قەیرانین لە کاتێکدایە کە ئێمە چەند ساڵێکی لە 2014 تا 2010 چەند ساڵێکی زۆر ناخۆشمان بردەسەر لێرەوە حەقی خۆیەتی کە دەستخۆشی و سوپاسی هەموو ئەو پزیشک و کارمەند و ماند و نەناسانەی کەتی تەندروستی بکەین کە سەرڕای زیابوونی ئەرکەکانیان لە نەخۆشخانە و مەڵبەندە تەندروستیەکان لە شەڕگەکانی تیرۆر و دژە تیرۆر لە دژی داعش و هەروەها لە کەمپی ئاوارەکانیش خزمەتیان کردووە. بەڵێ دەستخۆش دکتۆڕێکەوت دەستخۆشی بۆ ئەو لایەنانی کە بەرپرسن لەم جۆرە کۆنفرانسانە ئێمە هیوادارین کە ئەو لایەنەی بەرپرسە ئەو پزیشکە بەڕێزانە بانکاتە ناوەی هەرێم کە ئێمە پێویستمان بە با بڵێن اختصاسەکەیەتی بۆی کە بتوانین زیاتر و زیاتر سوود بە هاوڵاتیانی کوردستان بگەنین. دکتۆر هەڵگوتۆی چ نەما؟ من تەنها ئاماژە باوە بەم سەرنجتان بۆ ڕاکێشم کە هەر بە پێم داتای کە لە بەردەستی ناوی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیە کە بە ئومێدین هەموو کوردستانمان دەستکەوە لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە. زۆر سپاس بۆ هاوکاریتان. ئاماژەی بۆ داوەکە لە ساڵی 2015 حەوت خانم لە کاتی لە دایکبوونی مناڵەکانانە مردوون لە کاتێکە داتاکە لە ساڵی 2018 بۆ یەکدانە دابەزیوە کەمە خۆی لە خۆیان بەرچاوبوونی باشتربوونی خزمەتگوزاری تەندروستی و تەندروستی هاوڵاتیانە لە شاری سلێمانی. ئەگەڕێینەوە بۆ لای کاکامەران لە ستۆدیۆ ئەو لەگەڵ هەواڵەکانی ترا بەردەوام بێ لەگەڵتانە و ئێمە پاش ئەوە لە ڕووماڵکردنی ئەم بۆ نەزانستیە بەردەوامە بین لەگەڵ هاوکارانی ترمانان. هاوکارانم زۆر سپاس بۆ ئێوە بەڕێزانەوەی کە بینیتان دیدارێکی تایبەت بوو کە هاوکارانم لە پەراوێزی سێمی کۆنفرانسی نێودەوڵەتی پزیشکی لە شاری سلێمانی ئەنجامیاندا لەگەڵ دکتۆر ڕێکەوت وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێزان بێگومان لە کورسانی زۆر بەردەوام ئەبین لە ڕووماڵکردنی ئەو چالاکیانێک کە ئەمڕۆ لە شاری سلێمانی بەڕێوە ئەچنە سەرەتا سێمی کۆنفرانسی نێودەوڵەتی کە لە شاری سلێمانی دەستی پێکرد هەروەها ڕاگەاندنی پرۆژەی گۆڕینی کارگەی جگەرەی شاری سلێمانی بە ناوەندێکی کللتوری هەمەڕەنگ.